سەرەتایی دەستپێکردمان لە ئیشی نۆڤز لە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2010 کە ئەو کاتە تەنها دوو نۆڤسیتر هەبوو لە سلێمانی، ئێمە سێم بووین. وردە دەستمان پێ کرد و ئەلحەمدولیلا لە ناو خەڵکە کەم تا زۆرێک ناسراین، بۆیە لەو کاتەوە بەردەوامین هەتا ئێستا. و ئێستاش تقریبان لە 2007 هاتوومەتە منطقەی سناعی، لەبەرەوەی منطقەی سناعی منطقەیەکی فراوانە و پڕ لە معرز و دوکانی زۆری تایە و چەندین فەحسی سیارەی تایە کەمانە بەڕاستی پێویستیان بۆ بوو کە دوکانێکی نۆڤز هەبێت لەم منطقەیە. ئیتر بۆیە لێرە دەستمان پێ کرد لە 2007 تا ئێستاش بەردەوامە. هەموو درزێکی جاری سارە چاکت کرێت یان هەنێک درزێ دەویستی بە گۆڕانکاری و چۆن چاکت کرێت چۆن نایگە دێت بە شۆفێرەکانی درزی جامی ئۆتۆمۆبیلەکانیان درزی تێبێ ئاشکێت. وا باشە لە کاتی بەرکەوتنی بەر جامی سیارگەکەوت ئەو شۆفێرە بەڕێزە بە زووترین کات بێ بۆ چاکردن، چونکە هەتا زووتر بێت جوانتر دەرەچێ و کەمتریش زیاکات و ئەو کاتەش تێچوونیشی کەمترە بێت. وا باشە لەو کاتانەدا تەبرید یا ئەگەر تەبرید بوو یا ئەگەر تەدفیە گەرمی سیارەکە بوو بیکوژێنێتەوە لەسەر جامەکە نەبێت و تا بیشکرێ هەرچەند لە جارانە یانود ئەگەر تیپێکی لەوێ باشترە بەڵام تیپی لێنەی باشترە، لەبەرەوەی زۆربەی تیپەکان شیلەی پێوەیە بە گەرمبوونی جامەکە ئەو شیلێ چێتە ناو درزەکە دوایی جوان دەرناچێ وەکو پیسی لێدێ. چۆن بیپارێزێ چۆڵم ئەیوێت لای کەسە بۆ چاکاڵت خۆڵی تێشووە پیس بووە چۆن بپارێزێ تیپی لێنە چۆن ئەم درزە بپارێزێ بۆی تایەت لای جەنابە باشترین حاڵەتەوەی کە بە زووترین کات چاکیکە، چونکە کاتێک ئەو شیلەی تیپە بچێتە ناوی وەکو پیسەکەی لێدێ، نایڵێ دەرمانەکە وەکو پێوی بچێتە ناو درزەکەەوە، ئەو کاتە جوان دەرناچی. باشترین حاڵەتەوەیە بە زووترین کات بیگەێنێتە شوێنی چاکردن. باڵێ ئێسامە ئەو بەردەکە بەری کەوتووە لە دوو شوێنەوە شکانوێتی وە درزێکیشی زیای کردووە، بۆ ئێمە پێش وەخت درزەکە چاکەین تیپی ڕەشە دەین لە شوێنی بەردەکە بۆی دەرمان نەچێتە سەرەوە گوڵۆپەکە دوای ئەو یوڤە وشکی کاتەوە ئەبێت تیپی ڕەشی لێبین. پێشتر تیپە ڕەشەکەمان لیاوە درزەکەمان چاک کردو ئەو وشک بۆتەوە ئینجا دەستمان کردو بە شوێنی بەردەکە. ئەمەش بانیم بە جاریوا بە دوو مەرحەلەیە سێ مەرحەلە ئەتوانی چاکی بکەیت. دوایی تیپی لێدەین تا وشکە بێتەوە، دوای پاکەکەینەوە ئیتر ئاسایی ئەتوانێت سیارەکە بیشۆرێت. ئەم یوڤە پێویستی بە 10 دقەیە بۆ وشک بوونەوە، هەنێ درسێ لە ناو وشکاوە پێویستی بە 25 دقەیە تا وشکە بێتەوە، ئیتر لە دوایەوە هیچ کێشەی نییە ئاو بەریکە، چکە تۆ جاری وایە لێرە ڕۆژی زستانە بارانە بارێ ئەی تۆ چاکت کردووە ئەی نابێ بچێتە دەرەوە ئەچێتە دەرەوە لەو کاتێ هیچ کێشەی نییە ئاو لێ بات دوای چاکردن. جاری وا هەیە شێوازی شکاوەکە دەورە بینێ و بەکارهێنانی گەرمی سیارەکە. جاروا زۆر نزیکە لە ئاستی گەرمێکەوە کە گەرمی خاتە سەرجام بۆی تەم لابات، عادەتەن تەم بە گەرمی لا ناچێ ئەبێ بە ئەیسی لاچێ و هەواکەش بکرێت بە هەوای تەبیعی بینی سارد و گەرمەکە بۆی دوای تەسی لە شکاوەکە نەکات زیاد بکات. ئەوە هەنێ جامیش هەیە کوالێتی وەکو جاران نەماوە، ئەنی هەنێ جامیش هەیە کوالێتی نزمە، احتیمالی زیابوونی هەیە بەڵام زۆر احتیمالی کەمە لە 100 سیارە 2 سیارە 3 سیارە ئەو حاڵەتی بۆ دروستەکە.
درز ئەتوانی لەم سەر بۆ ئەو سەر یا ئاوا بۆ خوارەوە چا بکرێ بەڵام ئایا ئەو شۆفێرە ئیسفادەی لێ کات چونکە لە قانونی مرورە بەرچاوی سایق نابێت درزی تیابێ بۆی زۆر جارێمە ڕازگویانە بە سایقەکاڵێڵێن کاکە ئەمە لە فەحسا دەرناچێت وا باشە بیگۆڕی بۆ ئەوەی کابرا دوو مەصرف نەکات ئەو شۆفێرە دوو مەصرف نەکات لە یەک کاتە ئەو کاتە بیگۆڕێت باشتر ئێستا ئەمە تەواو بۆ یەک مەرحەلەی ماوە ئەو شوێنەی کە چاڵمان کردووە بە درێلەکە دەرمانی تێکەین و تیپێخێنە سەر جارێکی تر گڵۆپەکەی خێنە سەر ماوەی 5 دقیقە وشکە بێتەوە ئیتر دوای پاکێکەین و ئاخر مەرحەلەیە و کاکی شۆفێر ئەتوانێت بڕوا بۆ سەر کارەکەی خۆی تەنها لە کاتی درزا ئەوش بەم دارە لە ناوەوە جۆرێک لە زەختی لێکەین بۆی دەرمانەکە بە جوانی بچێتە ناو درزەکەەوە بۆی بەڵێ ئەو درزە بکرێتەوە و ئەو دەرمانە بچێتە ناوی ئەمە ئێستا ئەمە یوڤە هیچ نۆفسێک نیەتی تەنها ئێمەم نەوە بەکارێنی ئەمە 120 واتە ئەمە بۆ ئیشی تریش بەکاردێ بەزێمە ئیسفادەمان لێ کردو بۆ میشەی خۆمان لەمەش زیاتر هەیە هەمانە 180 واتە بۆی بە شێوەیەکی تقریبا بۆ درست 15 دقیقە وشکێکاتەوە بەس درزی ناوە بێ 25 دقیقەیەوێت ئەگەر درزەکە لە ناوە شکاوێ و لە ناوە چاکی بکەین ئەمە ئەگەر درزەکە لە دەرەوە بێ لە دەرەوە خێنە سەری بەس ئەگەر لە ناوە بێ لە ناوە خێنە سەری ئێستا ئەمانەوێ ئەو جامی وەنەوشەیە هاتووە لەبەرەوەی درزی تایە بەرچاوی سایق لە فاسەکە نادوێت تێبێ بیگۆڕێ بۆ ئێمە لەگەڵ ئیشی نۆفسەکەمانە هەوڵمان داوە ئەو بەشەش بکەینەوە کە گۆڕینی جامی سیارەیە ئەم سیمەی بۆ حازرەکەین بۆ ئەوەی ڕەتیکەین بۆ بڕینی سیلیکۆنی جامەکە بۆی جامەکەی پێ دەرکەین سیلیکۆنەکە بە گەرمی لا ناچێت إلا به بسيم لايبري سەرەتای دەستپێکردنیشی نۆڤز لە سەرەتا لە ئەمریکا ئەم فکرەکە داهاتووە ئەویش بە چەند مەبەستێک یەکێک لە مەبەستانە بۆ ئەو چاکردنی ئەو شکاویانەی کە شکاوی بچووکە بۆی جامەکە نەگۆڕێت ئەو پیاوە ئەو کەسە پێویست نەکات جامەکەی بگۆڕێت پەنای بردوتە بەر ئەوەی کە فکرێک دابێنن بۆ ئەوەی بە کەمترین تێچوون چارەسەری جامەکەی بکات وەیەکێکی تر لەوەیە بۆ ئەوەی کە بەڕاستی ئەم جامەکە ئاگۆڕێت ئەبێتە موادێکی زیادە و فڕێ ئەدرێت ئەبێتە هۆی پیسکردنی ژینگە بۆیە ڕێگری لە کەمکردنەوەی پیسکردنی ژینگە بگرن هاتوون ئەو فکریان داهێناوە تا بە کەمترین تێچوون مادێکیان دروست کردووە بتوانێت ڕێگری لە شکاوێ بکە و کەمی کاتەوە و چاک بکرێت جام گۆڕینە لە پێشە هەموو قاعدەی ماسیحەکان و قاعدەی بەردەمی ماسیحەکان ئەوانە ئەکەینەوە و پاشان لە ڕێگای ئەو قەیدەوە ئێمە سیمەکە ڕەتەکەین بۆ دەرەوە
اینجا دوو دەستمان هەیە سیمەکە بەسینەوە بۆ دەستکانەوە یەکێکمان لە ناوە یەکێک لە دەرەوە هەوڵەدەین بۆ بڕینی سلیکۆنەکە ڕای پێشین ئەو دەستکانە تا بە ئاسانی جامەکە بێتە دەرەوە. ولاي سقفك يلا طبعا السيليكون ببي اصلي وعادي كيف فرقي هي بويا مو سيليكوني بكاري هين هول مان داوا سيليكوني كي اصلي بكاري يعني كم سيليكون بدز لي نادري ابي بم جهاز الشحن اللي بي والله ببي بيويستي جامكا به سيليكوني لي بي ئێمە هەمیشە دوایەوەی کە جامەکە ئاگۆڕین بە شۆفێرەکەش ئەڵێن چکە هەنێک جار کاتی ئاوە دزێ یاخود هەوا دزێتە ناوە لە مەعەدەلە جاری وا هەیە شۆفێرەکە وەکو پێویست پارێزگایی لێ ناکات چکە ئەم سلیکۆنە وەکو چەسب نییە سەریع وشک بێتەوە پێویستی بە کاتە جا 2 ڕۆژ 3 ڕۆژی ئەوێت تا وشکە بێتەوە ئەگەر ئەو شۆفێرە بیپارێزێ لە تاسە لە کاتی چوونە سەر تاسە بە هێواشی لە تاسەکە بدا ئەو 2 ڕۆژە ئیتر ئەو کاتە جوان جامەکە خۆیەگرێ و ئەو شتە دروست نابێت ئەگەر نەجوڵێنێ باشتر بەڵام عادەتەن ئێمە پێویستمان بە سارەیە لە کاتی پێویستە هەرە بێ سیارەکە ئاجوڵێنرێ بۆی وا باشە بەس پارێزگاری لێ بکات لەو 2 ڕۆژەیە تا سلیکۆنەکە خۆیەگرێ. ئێستا لە بازاڕ لە ئۆنلاینەکانە قەترێک ڕێکلامی بۆ ئۆکرێکە بۆ درست باش و سەردانی وەسانە هەیە چۆنەگە باسی بکەین؟ بەڕاستی ئەوە بەس تەنها جۆرێکە لە بازرگانیکردن چونکە ئەو دەرمانە کەسێک لە شارەزای نەبێ ناتوانێت بەکاری بێنێ لەبەر ئەوەی ئەو شکاوێ پێویستی بە درێل هەیە پێویستی بە جسر هەیە کاویش ئەم خۆی لەم جسریا بینێتەوە جۆری جسرەکان زۆرن لەبەر ئەمەم دەرمانە کاتێکی هێنین ئەیکێنێ ناو ئەمەوە دوایی بەما توونیەکەین ئەمە پاڵ بە دەرمانەکانی ئەچێتە ناو شکاوێکەوە ئەگەر ئەمە نەبێ ئەو دەرمانە ناتوانانی وەکو پێویست بەکاربێنین و ئەو دەرمانە بۆ درز نابێ وەکو لە دیعاکەیە باسیێگا بۆ درز نابێت چکە دەرمانەکە مادەیەکی شلە بەڵێ کاتی کەیکیتە ناو درزەوە دوایی دەرەکەوێتەوە بەس ئەوەی لە تەسویرایە ئەوە تەنها بە کۆمپیوتەر کراوە جارە نرخەکەشی جاری وا هەیە لە 10,000 15,000 بۆ 20,000 بۆ 25,000 فرۆشراوە بەڵام بە حەقەت ئێمە کڕیمانە بە 4,000 بە زۆکو نمونە بۆی کە بزانین کە چاوەڕاو لە خەڵک نەکرێ لە هەندێک جار ئیستیغلال بۆی هیچ تەسیرێکشی لەسەر بازاڕ ئێمە نییە چونکە بەڕاستی ئەمە پیشەیەکە هەموو کەسێ ناتوانێت بیکات ئەبێ شارەزایەکی باشە هەبێ لە سەر ئیشەکە
والله لەبەرەوەی تۆ تعامل لەگەڵ شوشەیەکەی ئیشی ئەو ئیشانێکە لەگەڵ شوشەیە بەڕاستی تۆزێ زەحمەتە ئەبێ زۆر بە حەزەرەوە لەگەڵ یا ئیش بکەیت چکە جاری وا هەیە سارد و گەرمی شوشەکە تەسیرەکاتە سەرەوەی تۆ کە درێلی خەیتە سەر زیاب بکە ئەو شکاویە بۆیە بێ بزانی لە جەوی گەرمە شوشەکە سارد بکەیتەوە لە جەوی ساردیشا شوشەکە گەرم بکەیت ئەنجا بتوانیت درێلەکە بەکاربێنی پێویستە جۆرێک لەم سفرەیە لەسەر بۆنیتی هەموو سیارێکدا بندێ بۆ پارێزگاریکردنی لەبەرەوەی شوخت نەکرێتە سەر ئەو بۆیاخی سەر سیارەکە و تا توانی بە ڕێکوپێکی کۆمەڵێ شتێ ئیحتیمامی پێ بدەیت شێوازی هەڵگرتنی دەرمانەکان ئیحتیمامی پێ بدەیت و دوایش پاکردنەوەی دوای ئیشکردنەوە بە جۆرێک پاکی بکەیتەوە کە پیسی پێوە دیار نەمێنێ هەتا بێتە ڕێگرێک لە بەرچاوی شۆفێرەکە و پێی ناخۆش بێ ئیشەکە بە پێی جۆری شکاوێکە شکاوی هەیە کاتی کەمەوێ شکاوێ کاتی زۆریەوێ بۆیە پێویستە تۆ احتیمام بە ئیشەکەت بدەیت چی پێویستە ئەوەی بۆ بکەیت نەک ئەوەی پەلەی لێ بکەیت و شتێک هاکەزایی و دەستێکی پیابێنی بڕوە و جۆری موادەکانش کە بەکارێنی پێویستە موادی چاک و ئەسڵی بێت چونکە مواد زۆرە ئەنواع مواد هەیە ئەوەی کێمە بەکارێنی موادی ئەمریکیە و ئەو کەسێش کە لێ کڕین ئەبێ سیخەی هەبێت چکە ئەشێ خەڵکێک هەبێت هەمان مواد کاتە هەمان قوتووەوە بەڵام ئەو موادە نەبێت کە پێویستە بۆ جامەکە بەکاری بێنی ئەگە سیلیکۆنەکە لێ نەکەیتەوە دوایی بەرز دەرەچێت جامەکە تازەکە کە دانی دوای کە سیلیکۆنەکەمان لێ کردەوە اینجا هەوڵە دێن بە پڕێکی تەر جوان جوان بیسڕین ئەو قوڕ و چڵپاوەی کە پێوێتی پێشتر پێ و شک بۆتەوە پاک بێتەوە بۆی سیلیکۆنەکە بە جوانی جامەکە بگرێت دوای بەساقێتەوە جامەکان جۆریان زۆرە بەڵام ئەوەی کێسە لە بازاڕە هەیە سینی و ئێرانی هەیە زیاتر باشترین نوعی ئێکزوایجیە و پاشان دوای ئێرانێکە نوعی تریشمان هەیە هەر سینیە گرنگەوەی ئەو جامە کە گۆڕێ شەپۆلی تیان نەبێ تاسی لە شۆفێری لە چاوی شۆفێرەکە بکات هەموو جامەکان دەبڵ جامە بەڵێ جامی پێشەوە هەنێ سیارەش جامەکانی تەنیشتیش هەر دەبڵ جام و نایلۆنی تایە بۆی لە کاتی بەرکەوتنی هەشتێکی بەرکەوت ورد نەبێ و تاسی نەکاتە سەر شۆفێرەکان یا سەرنشینەکان کە لەگەڵیان پاکەینەوە بۆی ئەو سیلیکۆنە تازێکە لێ دەین بە شێوەیەکی باش ئیشی خۆی بکەوت جوان جامەکە بگرێن بۆی دوایی تووشی ئەوە نەبێت کە هەوا بدزێتە ناو سیارەکە یاخود ئاو دابات پاشەوەی کە دەرمانەکەی بۆ چوو اینجا هەوڵەدەین ئەم گڵۆپە یوڤێ بخێنە سەری بۆی دەرمانەکە و شکاتەوە لە ناو شکاوەکەیە پاشەوەی کە سیلیکۆنەکەمان لێدا ئێستا جامەکەمان هێنا خسپانە سەری و بە شێوەیەکی ڕێک و پێک و بە قیاسی خۆی ئەبێ جامەکە لەو شوێنەیە دابنی نابێت نە سەرەوە بێت نە خوارەوە بێت و نابێت ئەم ڕقەمی شانسێ بشارێتەوە و پاشان بە هێواشی دەستی پیا کێشین هەتا باشتر خۆی بگرێت پاشان تیپی لێ
بۆی لە کاتی ڕۆشتنە نەجوڵە جامێک. تۆز بۆ سەرەوە تۆز بێنە سەرەوە. ئیشەکە دەست پێ بکەین ئەمانە لیەکەینەوە و پاشانە بێ لە دوایەوە کە جامەکەمان دانا لە شوێنی خۆی دابنرێتەوە بە شێوەیەکی ڕێک و پێک. ئێستا و قورسەی کە بە جامە ئەسڵێکەوە ئێمە لیەکەینەوە پاش ئەوەی کە جامەکەمان پاک کردەوە قورسەکە چەسپی لێ دێن و لە شوێنی ئاوێنەکە دایانێنەوە بۆی دوای ئاوێنەکەی پێ هەڵواسینەوە. بەڵام پێویستە کەمێک گەرم بکرێ بۆی زوو چەسپەکە وشکاتەوە. ئەو چەسپانەی کە بەکاردێت لای هەموو جامچەکان بەعام هەر بە عێراق لە عێراقا بەعام چەسپی جام نییە تایبەت بێ بە جام زیاتر ئەو چەسپانەی کە لە بازاڕ ئافرۆشێ بۆیە هەمووی هەر ئەوە بەکارەهێنێ بۆیە جای وایە لە سارد و گەرمیان تەئسیری تێکاکێتە خوارەوە.